بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بەڕێزان سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان، حیزب و لایەنە سیاسیەکان، نوێنەری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە هەرێمی کوردستان، بەڕێزان لە قونسڵخانە و نوێنەرایەتی وڵاتان لە هەرێم، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، بەداخەوە جارێکی تر بەهۆی پشتکردن لەگەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان لەلایەن ئەمریکا و رووسیا و بەشێک لە هاوپەیمانی دژی داعش دەرگای هێرش بۆ دەوڵەتی تورکی داگیرکەر و واڵاکرا بۆ هێرشکردنە سەر ڕۆژئاوای کوردستان. ڕۆژئاوای کوردستان و ناوچەی خۆسەری بەڕێوەبەری کە هێزەکانی سووریای دیموکرات پێکهێنەری سەرەکی بریتین لە برایان و خوشکانمان لە یەپەگە و یەپەژە توانیان بە پێشکەشکردنی جانی زیاتر لە 12,000 شەهید ئەفسانەی تیرۆریستی داعش تێک بشێنن بە جۆرێک پایتەختی دەوڵەتی ئیسلامی ڕیشەکێش بکەن. بەڵام لە بری پاداشت و بەردەوامی هاوکاری لە کۆتایی بە خلافەتی دەوڵەتی ئیسلامی بە چاوپۆشی ئەمریکا و رووسیا و دەوڵەتانەوە شاری عەفرین لەلایەن تورکیا و نۆکەرانیەوە داگیرکرا لە ڕابردوو. ئەمە ئەم ساڵیش بە چاوپۆشی دەوڵەتان و هەمان سیناریۆ بە هەمان پاسا و دووبارە بۆتەوە بۆ داگیرکردنی ڕۆژئاوای کوردستان. ئەم داگیرکاریەی تورکیا ڕێگە خۆشکەرە بۆ دووبارە سەرهەڵدانەوە و خۆڕێخستنەوەی ڕێکخراوی تیرۆریستی داعش و نائارامی لە ناوچەکە. گومان لەوەدانە ئامانجی دەوڵەتی تورکیا شەر ئەمەیە. دەوڵەتی تورکیا بە تایبەتی حکومەتی ئاکپارتی زیاد لە داگیرکەرانی تری کوردستان لە پارچەکانی تر هەوڵی جنۆساید و سڕینەوەی گەلی کوردی داوە. ئەمەش دوا هەوڵ و هەنگاو نابێت هاوکات مەترسی گەورە و کارەساتی مرۆیی پێشبینی دەکرێت. ئێمە وێڕای ئیدانە و سەرکۆنەکردنی هێرشی داگیرکەری دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژئاوای کوردستان دڵگرانی و ناڕەزایی خۆمان دەردەبڕین بەرامبەر بێ هەڵوێستی و بێوەفایی پشتکردن لە ڕۆژئاوا لەلایەن ئەمریکا و رووسیا و کۆمەلگای نێودەوڵەتی و پشتیوانی و هاوسۆزی خۆمان بۆ برایان و خوشکانمان لە ڕۆژئاوا دووپات دەکەینەوە و پێیان دەڵێین دڵمان لاتانە. یەکەم، هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان هەرچی زووە بە فەرمی ئیدانەی داگیرکاری تورکیا و پشتیوانی ڕۆژئاوای کوردستان بکەن. دووەم، حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان هەڵوێستیان یەک بخەن و بەیەکەوە پشتیوانی بۆ ڕۆژئاوا ڕابگەێنن. سێم، هەرچی زووترە حکومەتی هەرێمی کوردستان یارمەتی سەربازی و مرۆیی و تەندروستی پێشکەش بە ڕۆژئاوای کوردستان بکات. چوارەم، لە کاتی بەردەوامبوونی شەڕ و لە پێناو پاراستنی جانی مناڵ و بەتەمەن دەرگای سنوورەکان بە تەواوەتی واڵا بکرێت بۆ لە خۆگرتنی ئاوارە و لێقەوماوەن و دابیکردنی شوێنی مانەوە پێشکەشکردنی کۆمەک و هاوکاری بۆیان. پێنجەم، لە پەرلەمانی کوردستانەوە لە ڕێگەی پرۆژە بڕیارێکەوە بڕیاری ناردنی هێزی پێشمەرگەی کوردستان بدرێت هەروەک چۆن لە ئازادکردن و بەرخۆدانی کۆبانی بڕیار درا. شەشەم، ئاستی بازرگانی و هاوردەی کاڵای تورکی بۆ هەرێمی کوردستان سنوردار بکرێت و پێداچوونەوە بە گرێبەستی نەوتی 50 ساڵەدا بکرێت. شەشەم، دەست بەجێ بڕیاری ڕاگرتن و پەخشکردنی درامای تورکی لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە بدرێت. حوتەم، وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایانی بەڕێز هانی مامۆستایان و وتاربێژان بدەن کە مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی بەرچاویان هەیە و هەبووە و دەبێت دەنگ و ڕەنجیان هەبێت بە تایبەت لە کاتێکدا لە ژێر ناوی ئیسلام و قورئان و فەرمودا بە پاساوی کافربوون و ملحید و بە سوورەتی ئەلفەتح ڕەوایی دەدەن بە خۆیان بۆ قوڕکردن و لەناوبردنی گەلێکی موسڵمانی وەکو کورد. داواکاریمان بۆ خەڵکی کۆی پێشەنگ و قارەمان با لە ئێستاوە ئامادەکاری خۆمان بکەین بۆ بەهاناوەچوون و هاوکاریکردنی خوشک و براکانمان لە کاتی ئاوارەبوون و هاتنیان بۆ شاری کۆیە. شاری کۆیە و سنوورەکە هەروەک چۆن لە ڕابردوودا پێشەنگ بوون و لە خزمەتکردن و هاوکاری.